دەرجەکان یان پلەکانی وەلا و بەڕا. وەلا و بەڕا چوار پلەی هەیە بەگشتی. پلەی یەکەمیان کوفرە. هەر کەسێ ئەم پلەی هەبێ کافر ئەبێ پێی لە ئیسلام ئەچێتە دەرەوە بی. کەویش بریتە لەوەی چی کافرت خۆش بێ لە بەرەوەی کافرە. کافرت خۆش بێ لە بەرەوەی کوفرەکە. ئەمە لە ئیسلام پێچتە دەرەوە بە کۆدەنگی زانایان. پلەی دووەمیان کافر دۆستایەتی بکەی لەبەرەوەی دنیات باتێ ئیگنا لە دڵەوە خۆشە ناوێ بەڵام خۆشەویستی بۆ دەرەخی لە دڵەوە خۆشە ناوێ خۆشەویستی بۆ دەرەخی لەبەرەوەی ئیسفادی دنیایی لێ بکەی ئەمەیان زانایانە فەرمون لە ئیسلام ناتکاتە دەرەوە وەکو باسمان کرد لە دەرسەکانی سەرەتایە تەوەلیمان هەیە و موالاتمان هەیە ئەمەیان موالاتە لە ئیسلام ناتکات دەرەوە ئەوەی یەکەم تەوەلیە لە ئیسلام ئەتکاتە دەرەوە قسەیەکی زۆری زانایان لەسەری هەیە پلەی سێم بریتە لەوەی لیان بترسی و ناچار بی بەڵام لە دڵیشەوە ڕقە لێیان بێ لە دڵەوە ڕقم لێتی بەڵام ناچارم لەگەڵ کافرەکە هەڵەسم و دانیشم و ڕێکەوتنەکەم و قسە ئەەکەم و ئەمە پێی کافر نابی ئەمە ڕوخسەتە ئەمە عوزرت هەیە لە ئیسلام پێی ناشێت دەرەوە هیچ لەسەر نییە پلەی چوارەمیان بریتە لە چاکبوون لەگەڵ ئەوانەیان کە موسالیمن یعنی زیانیان بۆ ئیسلام نییە ئەمە چاکەبی لەگەڵیان و دەعوەیان ئەەکەی